لەم ڕۆژانەدا سەرنجی زۆرێک لە میدیاکانی جیهان لەسەر خەیران و پێکدادانە سیاسیەکانی هەرێمی کوردستانە. زۆرێک لە میدیاکانی ئەمریکا و ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست جەخت دەکەنەوە لە کۆتایی هاتنی ویلایەتەکەی مەسعود بارزانی، بەڵام ئاژانسێکی سەر بە حکوومەتی تورکیا دەڵێت ویلایەتەکەی بارزانی لە هەفتەی ئابدا بۆ 2 ساڵی تر درێژکراوەتەوە. لە ئاستی نێودەوڵەتیدا هەریەکە لە ئاژانسەکانی ڕۆیتەرز و فرانس پرێس ڕایانگەاندووە کە ویلایەتەکەی بارزانی کۆتایی هاتووە و هەواڵەکانی ئەم دوو ئاژانسە لە سەدان میدیای تری نێودەوڵەتیدا بڵاوکراونەتەوە. لەم هەفتەیەدا زۆرێک لە میدیاکانی ئەمریکا سەرەڕای باسکردنی دۆخی هەرێم ئاماژەیانداوە بە کۆتایی هاتنی ویلایەتەکەی بارزانی. هەریەکە لە ڕۆژنامەکانی نیویۆرک تایمز و واشنگتۆن پۆست و دەنگی ئەمریکا و ڕادیۆی ئەوروپای ئازاد و ماڵپەڕی هاڤینگتۆن پۆست و گۆڤاری نیویۆرک ریڤیو ئۆف بوکس و چەند میدیایەکی تری دیاری ئەمریکا ڕایانگەیاندووە ویلایەتەکەی مەسعود بارزانی 2 ساڵ لەمەوبەر کۆتایی هاتووە، بەڵام بەپێی ڕێکەوتنێکی سیاسی درێژکراوەتەوە. میدیا ئەمریکیەکان دەڵێن لە مانگی ئابی ئەم ساڵدا ویلایەتەکەی بارزانی بەسەر چووە و کۆتایی هاتووە، بەڵام هێشتا خۆی لە پۆستەکەیدا بەردەوامە. بەشێک لە میدیا ئەمریکیەکان دەڵێن بارزانی سوورە لە سەرمانەوەی لە پۆستەکەیدا و بەشێکی تریان دەڵێن پارتی سوورە لە سەرمانەوەی بارزانی لە پۆستەکەیدا. ڕۆژنامەی واشنگتۆن پۆستی ئەمریکی ڕایگەیاند شەرعیەتی سەرۆکایەتی کوردستان لەژێر پرسیاردایە لە کاتێکدا مەسعود بارزانی لە دوای کۆتایی هاتنی ویلایەتەکەی تۆمەتبارە بەوەی بە شێوەیەکی نایاسایی ماوەی ویلایەتەکەی بە خۆی درێژ دەکاتەوە. میدیا ئەمریکیەکان دەڵێن دۆخی سیاسی هەرێم ناسەخەم ژیرە و ئابووری هەرێم ئیفلیج بووە. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی دەڵێت ئەوەی لە قەیرانە سیاسیەکانی هەرێم خراپترە ئەوەیە پارتی و یەکێتی هەژمونیان هەیە بەسەر دوو هێزی جیاوازی پێشمەرگەتە. ڕۆژنامەکە دەڵێت پێویستە ئەمریکا هاوکاری و مەشق و یارمەتی هێزە کوردیەکان بکات تاوەکو سوپایەکی یەکگرتوو دروست بکەن، چونکە دوورخستنەوەی هەژمونی پارتە سیاسیەکان بەسەر هێزەکانی پێشمەرگەوە ڕێگری دەکات لەوەی چەکەکانیان ڕوو بکەنە یەکتری. دۆخی هەرێمی کوردستان لەلایەن پسپۆڕان و بەرپرسانی ئەمریکاش خراوەتە ژێر پرسیارەوە. دەیڤد فلیپس کە پێشتر لە نەتەوەی گردوەکان و وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕاوێژکار بووە بە هاڤینگتۆن پۆستی ڕاگەیان دەکرا بارزانی دەست لە کار بچێشێتەوە بۆ ئەوەی هەرێمی کوردستان تووشی قەیران نەبێت و هاوپەیمانی لایەنە سیاسیەکان بەردەوامی هەبووە. بە هەمان شێوە بیوست هێڵتەرمان لە ڕێکخراوی گروپی قەیرانە نێودەوڵەتیەکان لە وتارێکدا بۆ گۆڤاری نیویۆرک ریڤیو ئۆف بوکس دەنووسێت لە دوای 2023ەوە شێوازی حکومڕانی لە عێراق و هەرێمی کوردستان بە شێوەیەکی دیاریکراو لەژێر دەسەڵاتی بارزانیشدا ستەمکارانە بووە. ئەو پسپۆڕ ئەمریکی ڕایگەیاند لە تەواوی عێراقدا دوای 2023 دەسەڵاتداران ویستویانە نمونەی ستەمکاری و شێواز و سیاسەتەکانی بەعەز دووبارە بکەنەوە. کریستۆف وێلک لێکۆڵەری باڵا لە ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ بە هاڤینگتۆن پۆستی ڕاگەیاندووە لە کاتێکدا وڵاتانی ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا هەرێمی کوردستان بۆ نمونەیەکی جیاواز و سەرکەوتوو تەماشا دەکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، بەڵام بە بۆچوونی ئەم تێڕوانینە هەمیشە ڕاست نییە. ئەم تێڕوانینانە سەبارەت بە قەیرانەکانی هەرێمی کوردستان لەلایەن بەشێک لە میدیاکانی ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست جەختی لێکراوەتەوە، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە بەشێک لە میدیا تورکیەکانی نزیک لە ئاکەپە و حکوومەتی تورکیا دەڵێن ویلایەتەکەی بارزانی بۆ 2 ساڵی تر درێژ کراوەتەوە. دەیلی سەباح کە میدیایەکی نزیک لە ئاکەپە و حکوومەتی تورکیایە بە پشتبەستن بە ئاژانسی هەواڵی ئەنادۆڵی سەر بە دەوڵەتی تورکیا دەڵێت بەپێی ڕێکەوتنێک لە پەرلەماندا ویلایەتەکەی بارزانی لە ساڵی 2013دا تاوەکو 20 ئابی 2015 درێژکرایەوە. ئاژانسەکەی دەوڵەتی تورکیا ڕایگەیاندووە لە هەفتەی ئابی 2015دا ویلایەتەکەی بارزانی بۆ 2 ساڵی تر درێژ کراوەتەوە. پێدەچێت ئەم تێڕوانینەی ئاژانسەکەی دەوڵەتی تورکیا هاوشێوەی هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان لە بۆچوونەکەی ئەنجومەنی شورای هەرێم سەرچاوەی گرت بێت.